دەچینە هەرێمی کوردستان. بەیانی ئەمڕۆ بە کاتی هەرێمی کوردستان بە 2 درۆن هێرشکرایە سەر نووسینگەی تایبەتی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و شوێنی حەوانەوەی بەڕێوەبەری ئاژانسی پاراستن. دواتر دەستگامنیەکانی هەرێمی کوردستان ڕایانگەیان کە هێرشەکان لەلایەن ئێرانەوە کراوە. حکوومەت و حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش سەر کۆنەی هێرشەکەیان کرد. بۆ زانیاری زیاتر دەچینە لای هاوکارمان دیار جەماڵ لە هەرێمی کوردستانەوە. دیار بە دیاریکراوی هێرشەکان کەی کران و کاردانەوەی حکوومەتیش تاوەکو ئێستا چی بووە؟ بەفراو سڵاوت لێبێ بەیانی ئەمڕۆ دووشەمە بە دیاریکراوی کاتژمێر 12:28 خولەک 2 درۆنی بۆمبڕێژکرا و ئاراستەی ئۆفیسی تایبەتی مەسروو بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و شوێنی حەوانەوەی بەڕێوەبەری ئاژانسی پاراستن کرا لە سنووری قەزای پیرمام سەر بە پارێزگای هەولێر. بەڵام هیچ زیانێکی گیانیان نەبوو هەردوو درۆنەکە. دواتر دژە تیرۆری کوردستان بڵاوی کردەوەتی 2 درۆنە بۆمبڕێژکراوەکە لە جۆری حەدید سەودا لە دیوی سنووری وڵاتی ئێرانەوە ئاراستەی هەرێمی کوردستان کراوە و هێرشەکە جێگەی قبول نییە و تەواوی بەرپرسیارەتی و لێکەوتەکانی لە ئەستۆی ئەنجامدەرانێتی. ینی دوا بە دوای ئەمە ینی فەوزایەکی زۆر هەرایەکی زۆر لە هەرێمی کوردستان دروست بوو، سەرجەم لایەنە سیاسیەکان هاتنە سەرخەت و دواتر مەسروو بەرزانی سەرۆکوەزیرانیش هاتە دەنگ و باسی لەوە کرد. بە پێی لێکۆڵینەوە زانیاریە پشتڕاستکراوەکانی دژە تیرۆری کوردستان ئەمڕۆ ئۆفیسی تایبەتی من و شوێنی حەوانەوەی بەڕێوەبەری ئاژانسی پاراستن لە هێرشێکی درۆنی ئێرانیدا کراوەتە ئامانج. من پەیوەندیم کرد بە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام دیارە پەیوەندەکە بەردەست نەبوو. بەڵام بە گوێرەی ئەو زانیاریانەی کە بە من دراوە هێزە ئاسایشیەکان ڕێوشوێنی ئەمنی توندیان گرتوۆتە بەر و لە هەوڵدان بۆ دۆزینەوەی شوێنی هەڵدانی درۆنەکان، چونکە حکوومەت بڵاوی کردەوە کە شوێنی هەڵدانی درۆنەکان لە دیوی ئێرانەوە کراوە و هەرێک لە سەرۆکایەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگەش ئیدانەی هێرشەکەیان کردو، دەڵێن ئەمە پێشێلکاری سەروەری یاسا و داوایان کرد حکوومەتی عراقی هەڵوێستی جدی لەسەر ئەمە بێت و دوا بە دوای ئەمەش ئێوارەی ئەمڕۆ عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عراق هاتە سەرخەت و بڕیاریدا بە پێکێنانی لیژنەیەک بۆ ئەوەی لیژنەکە پێک بێنرێ و سەرچاوەی هێرشەکە دیاری بکرێت و دوا بە دوای ئەوەش فەرمانی کردووە کە بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێت و هەروەها فواد حوسێنیش وەزیری دەرەوەی حکوومەتی عراقی پەیوەندی بە وەزیری دەرەوەی ئێران کردووە و نیگەرانی و ناڕەزایی خۆی دەربڕیوە و داوای ڕوونکردنەوەی لە ئێران کردووە بۆ ئەوەی کە بزانرێت بۆچی هێرشکراوەتە سەر ئۆفیسی تایبەتی سەرۆکوەزیران. هەروە ئەمەی باسەوەش بکەم هەر ئێوارەی ئەمڕۆ تۆمبارک نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ عراق پەیامێکی بڵاو کردەوە ڕایگەیان بە توندی سەر کۆنەی هێرشکردنە سەر هاوڕێ و هاوبەشە ئازیزە کوردەکەمان مەسروو بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نووسینگەکەی لە هەولێر دەکەین و پەلاماردانی هاوپەیمانە کوردەکە جێگەی ینی جێگە قوبولکردن نییە و ڕژێکی ڕاستەوخۆیە بۆ سەر سەقامگیری ناوچەکە و چاوپۆشی ناکە. ئەمە قسەکانی دیارە تۆمبارک بوو کە باسی لێوە کرد. من بەفرەوە ئەمەی باستەوەش بکەم کە درۆنی حەدید یەکێکە لە ترسناکترین ئەو درۆنە خۆکوژیانی کە تاوکو ئێستا ئێران بەکاری نێناوە و ئەمڕۆ بەکاری هێنا و توانای هەڵگرتنی 30 کیلۆ تەقەمەنی هەیە و دەتوانێت 510 کیلۆمەتر ببڕێت لە کاتژمێرێکدا، واتە درۆنێکی زۆر ترسناک و یۆرانکەرەیە. باشە دیار ینی ژبلی هەلوەستن و نەرینێ سەرکردەیان ئالیین سیاسی دەربارەی vê êrişî çi dibêjin û wan çi helwest dane heta vê gavê؟ بەڵێ ساڵە دیارە لەو کاتەوەی کە جەنگی ئەمریکا دژ بە ئێران دەستی پێ کردووە، ئێران 4 جار هێرشی کردووە سەر ماڵی هەرێک لە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و دوایین هێرشیش ئۆفیسە تایبەتەکەی سەرۆکوەزیرانی هەرێم بوو. دیارە حەزبە کوردستانیەکانیش لە ئاستی هەرێم و لە ئاستی عراق دوای هێرشەکەی بەرەبایانی ئەمڕۆ ڕاگەنراوی توندیان دەرکرد و ڕایانگەیاند کە هێرشکردنە سەر دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێشاتێکی مەترسیدارە و ئیدانەی هێرشەکەیان کرد و بە خوێندنەوەی چاودێرانی سیاسیش من لەگەڵ چەند چاودێرێکی سیاسیا قسەم کرد. ئەوان باسییان لەوە کرد ئێران و گروپا هاوپەیمانەکانیان لە عراق دەیانەوێت پێگەی هەرێمی کوردستان لاواز بکەن، چونکە ئێستا هەرێمی کوردستان چاوێکی زۆری لەسرە لە ئاستی نێودەوڵەتیە و لەمان کاتە بەرپرسانی هەرێم هەمیشە ڕایان گەیاندووە کە کوردستان بەشێک نییە و لەو جەنگە و تەواو بێلایەنە. بەڵام ئێران بە خوێندنەوەی چاودێران ناوێت ئەو بێلایەنیە هەبێت و بۆیە ناوبەناوە لە ڕێگەی درۆنە لە ڕێگەی موشکەوە هێرش دەکاتە سەر خاکی هەرێمی کوردستان و گروپە چەکدارەکانی ناخۆی عراقیش بە هەمان شێوە. بۆیە ئێستا ناڕەزایەتێکی زۆر لە عراق دروست کرەوە، چاوەڕوانی هەمووان چاوەڕوانی دەرەنجامی لێکۆڵینەوەن بۆ ئەوی بۆ ڕایگەشتی ئاشکرا بکرێت. بەڵێ دیار جەماڵ پەیامنێرمان لە هەرێمی کوردستان، سپاس بۆ زانیاریەکانت.